سڵاو ئەم کاتتان باش من دکتۆرە باخشەم لەمە دوای لە پرۆگرامێکی تایبەت بە تەندروستی و لە شتاقی مناڵان لە کەناڵە جوانەکەی کورسات لەگەڵتان ئابم بۆیە ئەمڕۆ بڕیارمانە کە بەرنامێکی تایبەت بکەین بە جەژن سەرەتا جەژنتان پیرۆز بێت و هیوادارم هەموو ڕۆژێکتان لە خۆشی و شادی و جەژنێکی پڕ دڵخۆش بەسەر بەرن لەگەڵ ئازیزان و خێزانتانە بۆیە پێتانڵێم کە لە مودووە ئەبێت بینەری بەرنامەکەم بن واتە لە دوای جەژنیش بەردەوامی هەیە و هەموو هەفتەیەک لە شاشە جوانەکەی کورسات لەگەڵتانە ئەبم و بەرنامەکەم پڕپڕە لە زانیاری تەندروستی و زانیاری لە شتاقی ئەگەر ئێوەی گوڵش ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن ئەوە بێگومان لە شتاق و تەندروست دەبن. سەرەتا بە دەست پێ بکەین بەوەی کە بزانین جەژنەکەمان چۆن بەسەر بەرین و کاتەکانی جەژنمان چۆن دابش بکەین و ئەو شتانە چین کە لە جەژنە ئەبێ بیانکەین و هەروە ئەو شتانش کە نابێ بیانکەین. من ڕێنماییتانەکەم کە ئێوەی گوڵ زۆرترین کاتەکانتان لەگەڵ خێزانەکانتان بەسەر بەرن و هەروەها بە گۆڕایەڵی فەرمانەکانی دایە و بابە بکەن لەبەرەوەی ئەوان لە تەمەنا لە ئێمە گەورەترن و ئەزانن چی باشە بۆ ئێمە هەروەها گۆڕایەڵی ئامۆژگاریەکانی منیش بکەن چونکە چەند ئامۆژگارێکتان پێ ئەڵێم بێگومان سودبەخشە بێ بۆتان. بابزانین لە بەرنامەی ئەم ڕۆمانە باسی ئەوە ئەکەین کە کاتەکانی جەژنمان چۆن بەسەر بەرین ئەو شتانە چین کە ئەبێ بیکەین و هەروە ئەو شتانەش چین کە نابێ بیکەین. من ڕێنماییتانەکەم کە ئێوەی گوڵ زۆرترین کاتەکانتان لەگەڵ خێزانەکانتانە بەسەر بەرن هەروەها گۆڕایەڵی دایە و بابە بکەن لەبەرەوەی ئەوان لە تەمەنا لە ئێمە گەورەترن و هەروەها ئەوان نەزانن کە چی بۆ ئێمە باشە هەروەها گۆڕایەڵی ئەو ئامۆژگاریانە بن کە منیش پێتانەڵێم چکە بێگومان سودمەند دەبن وە ئەبێت کە جەژنەکەتان کاتێکی زۆر خۆش بەسەر بەرن و دوور بن لە نەخۆشی و لە ناخۆشیش. سەرەتا ڕێنمایی من بۆ ئێوەی گوڵ ئەوەیە کە ڕۆژانی جەژن و هەروەها ڕۆژەکانی دوای جەژنیش بە بەردەوامی خەوێکی باشتان هەبێ واتە شەوان زوو بخۆن و بەیانیان زوو لە خەو هەستن لەبەروەی کاتێک کە تۆ تێرخەو ئەبیت و شەوان زوو ئەخەویت و بەیانیان زوو لە خەو هەڵەستی ئەوە وزەیەکی زۆر باشت پێ و هەروە ئامادەی بۆ ڕۆژێکی نوێ کەواتە ئەبێت تۆ سەرەتا خەوێکی ڕێکت هەبێ بۆەوەی لە ڕۆژانی جەژنە بە بەردەوامی باوێشت نیت و خەواڵوو نەبیت. هەروەها پێویستە لەسەر تۆی گوڵ کە لە ڕۆژانی جەژنە ژەمەکانت لە کاتی خۆیان بخۆی ئەزانن بۆ لەبەرەوەی کاتێک کە تۆ ژەمەکان لە کاتی خۆیان ئەخۆی ئەوە دوای ژەمەکان برسیت نابێت و چونکە ئەگەر برسیت بێت ئەوە خواردن ئامادە نیە تۆش چیەکەیت بۆی برسی و نەبێ ئەچی شیرینی و نقڵە خۆی کەمە بێگومان زەرمەند دەبیت و هیچ باش نییە بۆی پێویستە لە کاتی ژەمەکان خۆیان نانی ژەمەکان بخۆی. هەروەها پێویستە لەسەر تۆی گوڵ ئەگەر بەتەما بووی لەگەڵ هاوڕەکانت یان لەگەڵ خێزانەکەت بچیتە دەرەوە بۆ نقڵ کۆکردنەوە ئەوە پێویستە پێشەوەی بچیتە دەر لە ماڵ دژەخۆری تایبەت بە مناڵان بەکاربهێنن. ئەزانن دژەخۆری تایبەت بە مناڵان چییە؟ دژەخۆری تایبەت بە مناڵان هین لە پێستمان و لە دەموچاومان ئێمە پێستمان ئەپارێزێت لە تیشکی هەتاو چونکە وەکو ئەزانین ئەم ماوەیە کەش و هەوا زۆر گەرمە و هەروەها هەتاوەکە زۆر بەتینە کە ئەگەر بەبێت دژەخۆر بچینە دەر ئەوە بێگومان ئازەتی پێستمانەیەات و هەروەها زەرمەند دەبێت پێستمان. اینجا وەکو وتمان کەش و هەوا زۆر گەرمە هەروە هەتاوەکەش بەتینە بۆی ئێمەش ئارەق زۆر ئەکەینەوە بۆی وا باشتر وایە کە بەدایمی و بە بەردەوامی ئاوێکی زۆر بخۆینەوە بۆ ئەوەی لەشمان تووشی وشبوونەوە نەبێت و لەشمان شێدار بێ کەواتە بێ بە بەردەوامی ئاوێکی زۆر باش بخۆینەوە و هەروە بێ بشزانین کە و ئاوە بێ پاک بێ لەبەرەوەی وەکو ئەزانین چەند پەتایەک لە ناوایە وەکو پەتای کۆلێرا کە لە ڕێگەی ئاوی پیسەوە توشمانە بێ بۆی ئەبێت تەنها و تەنها ئاوی پاک و ئاوی ماڵەوە بخۆین. هەروە شتێکی تر کە زۆرەی بینین ئەوەیە کە ئێوەی گوڵ لە جەژنانە حەزەکەن کە یاری بە یاریە تەقەمینەکان بکەن یاخود یاری ئاگرینەکان بێگومان ئەم یاریانە زیانێکی زۆری هەیە و
ئەگەر وایە کە زیان بگەێنێ بە چاوەکانمان و بە دەستمان بۆیە باشترین شت ئەوەیە کە ئێمە خۆمان بە دوور بگرین لەو یاریانە و لە جاتی ئەوانە یاری بە هەنێک کەلوپەلی خۆمان بکەین و یاری کات لەگەڵ هاوڕێ و خێزانەکانمانە بەسەر بەرین. ئەگەر لەگەڵ هاوڕەکانت لە پاش ئەوەی کە دژە خۆرە دیار لە خۆت ئامادە کرد خۆت گۆڕی و جلی جوانت لەبەر کرد ئەگەر حەزت کرد لەگەڵ هاوڕەکانت بچیت بۆ نقل کۆکردنەوە. سیرەکەی هاوڕەیەکت تۆزێ نەخۆش دیارە یاخود کۆکە و پشمەی زۆر و هەنێ نیشانەی نەخۆشی هەیە ئەوە هەوڵ بە تۆسێک لەو هاوڕێت خۆت بە دوور بگرە و هەروەها هەوڵ بە کەلوپەلەکانی ئەو هاوڕێت بەکار نێنیت لەبەرەوەی تۆش نەخۆش نەبیت وەکو هاوڕەکەت. کاتێک لە ڕۆژانی جەژندا حەزەکەن بڕۆن بۆ نقل کۆکردنەوە باشتر وایە کە لەگەڵ کەسە نزیەکانی خۆتان ناپچنواتە لەگەڵ خێزانەکانتانە و بۆ ئەوەی ون نەبن و یاخۆ تووشی ڕووداوێکی ناخۆش نەبن. بیرتان نەچێت کاتێک کە ئێوە نقل یان شیرینی کۆکردنەوە نابێت بە هیچ شێوەیەک لە کاتی کۆکردنەوەی نقل و شیرینەکە هیچ شتێک بخۆن. ئەزانن بۆ لەبەری تو ئەو کاتانە دەستەکانە خاوێن نییە و نابێت بۆ دەستانەوە شت بخۆیت لەبەروی ئەگەر شت بخۆیت ئەوە میکرۆب ئەچێتە ناو جەستەمان و تووشی نەخۆشیمان نەکات و ئەو کاتە هەموو ڕۆژەکانی جەژن نەخۆشە بین و هیچ چێژێک لە جەژن نابینین. بۆیە پێویستە سەرەتا کە هاتیتە ماڵەوە ئەو کاتە جوان جوان دەستەکانە بە ئاو و سابوون یاخود بە ئاو و شامپۆ جوان بشۆیت و ئەو کاتە نقڵیان شیرینەکە بخۆی. اینجا باسی نقل و شیرینی خواردنمان کرد با بزانین زیانەکانی نقل و شیرینی چییە؟ وەکو زانین ڕۆژانی جەژن بە دایمی و بە بەردەوامی نقل و شیرینی لەبەر دەست هەیە کە ئەمەش شتێکی باش نییە ئەگەر زیادە ڕۆی بکەینە خواردنیا بۆیە پێویستەکە ڕێژەیەکی زۆر کەم لە نقل و شیرینی بخۆین. ئەزانن بۆ لەبەرەوەی چەند زیانێکی هەیە ئێستا پێتانەڵێم جوان گوێ بگرن و گوێڕایاڵ بن. یەکێک لە زیانە گەورەکانی نقل و شیرینی زۆر خواردن ئەوەیە کە کردداری هەرسمان تێگات و وامان لێکا تووشی سکچوون بین کە تووشیش بووین بێگومان نەخۆشە بین و ئەکەوین لە ناو جێگە و ئەوە هیچ چێژێک لە جەژن نابینین. هەروەها نقل و شیرینی زۆر خواردن وامان لێکا کە دایم هەست بە هەستی تێری بکەین و برسیمان نەبێت و کاتی ژەمەکان نان نەخۆین و ئەگەر دانی ژەمەکانیش نەخۆین ئەوە بێگومان بێبەشە بین لە چەند بەها خۆراکیەکی دەوڵەمەند کە لە ناو ژەمەکانە هەیە وامان لێکا کە هەموو ڤیتامینەکان و هەموو کانزاکان وەرنەگرین. هەروەها یەکێک لە خاڵە گرنگەکانی زیانەکان کە پێمان ئەگات لە ڕێگەی نقل و شیرینی زۆرەوە ئەوەیە کە تووشی کلۆری دانەبین واتە کاتێک ڕێژێکی زۆر لە نقل و شیرینی خۆین ئەوە بەکتریا زیان بەخشەکان لە دەمانە زۆرە بێت و ئەم بەکتریانە تووشی چیمانەکە تووشی کلۆریدان. ئەزانم کلۆریدان چیە؟ واتە دانەکە ڕەشە بێت و کوونە بێت و دوای تووشی ئازارمانەکە و بێگومان ئێمە حەز ناکەین ئازارمان هەبێ بەتایبەت لە ڕۆژەکانی جەژنیشە. بۆیەوە باشتر وایە کە ڕێژەیەکی زۆر زۆر کەم لە نقل و شیرینی بخورێ بەتایبەت لە ڕۆژەکانی جەژنان لەبەرەوەی بە بەردەوامی لەبەر دەستایە و بیرتان بێت لە ساغی و تەندروستی خۆتان پێش هەموو شتێکە. بابەتێکی تر هەیە کە ئەمەوێ باسی بکەم ئەویش ئەوەیە کاتێ نقل و شیرینیتان کۆ کردە و هێناتانەوە ماڵە و دەستان شت و ئامادە بوون بۆ خواردنی ئەوە ئەگەر شیرینیەک سەری دانەپۆشرا بوو یاخۆ نقڵێک بەرگی پێوە نەبوو ئەوە بە هیچ شێوەیەک نەیخۆن. ئەزانن بۆچی لەبەری شتێک کە سەری دانەپۆشرابێت و بەرگی پێوە نەبێ ئەوە میکرۆب لەسەری ئەنیشێت و ئەو میکرۆبش ئێمە کاتێک ئیخۆین بە نقل و شیرینەکە ئەوە تووشی نەخۆشیمانەکات کەواتە تەنها پێویستە کە شیرینێک یان نقڵێک بخورێت کە بەرگی پێوە بێت. اینجا ئەگەر شیرینیەک یاخود نقڵێکمان هێنا و هەروەها زۆر ڕق بوو یان قەباری زۆر گەورە بوو نەمانتوانی یەکسەر بیخۆین باشتر وایە وردی بکەین و بیکەین بە چەند پارچەیەکی بچووکەوە بۆ ئەوەی ئاسانتر بێ بۆ کردداری هەرسکردن. ئەگەر نەشتمانتوانی زۆر ئاساییە داوای یارمەتی لە دایە و باباکەین و ئەوان یارمەتی دەرمانە بن. بابەتێکی تر هەیە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە کەشوهەوا زۆر گەرمە و ئەبێت ئاگاداری تەندروستیمان بین لەبەرەوەی لە کەشوهەوای گەرمە ڕێژەی بەکتریا و ڤایرۆسەکان هەنێکیان ڕێژەیان بەرز دەبێتەوە و وامان لێکا کە چەند نەخۆشیەک توش بین
وەکو پەتای کۆلێرا و نەخۆشی سکچون و ڕشانەوە و چەند نەخۆشیێکی تر بۆیە ئێوەی گوڵ باشتر وایە کە ئەو کاتانەی کە ئەچن بۆ یاریکردن کاتێک بێت کە هەتاوەکە زۆر بەتین نەبێت و وامان لێ نەکا کە ئارەق زۆر بکەین و زۆر گەرمامان بێت و باشتر وایە ئەو شوێنانە هەڵبژێرین بۆ یاریکردن کە شوێنێکی داخرا و سەلامەتە و هەروەها پارێزراو بین و هەروەها کووتمان بەتەنیا نەڕۆین بۆ گەڕان و بۆ نقڵکۆکردن و بۆ یاریکردن باشتر وایە کە کەسێکی نزیکی خۆمان یا خێزانەکەمانیان لەگەڵ هاوڕەکانمان بڕۆین و بەتەنیا نەبین و ئەوانیش یارمەتی دەرمان بن و کاتێکی خۆش لەگەڵ ئەوانیش بەسەر بەرین. هەروەها وەک وەزانین لە ڕۆژانی جەژن ڕێژێکی زۆر لە نوقڵ و لە شیرینی بەردەستە و خواردنەوە گازەکانیش بەردەستە ئەچین بۆ هەرچی ماڵێک یەکسەر نوقڵ و شیرینی ئامادە و خواردنەوەی گازی ئامادەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئێمە لە هەر ماڵێک و لە هەر شوێنێک بڕێک لەو شیرینی و لەو خواردنەوە گازیانە بخۆینەوە لەبەرەوەی چەند زیانێکی هەیە ئەو شیرینی خواردن و خواردنەوە گازیانە ئەزان زیانەکانی چییە؟ زۆرترین زیانی ئەوەیە کە بۆ ددانمان خراپە لەبەرەوەی خواردنەوە گازیەکان ڕێژەی ترشی زۆرە واتە کاتێک ئێمە ڕاستە بەتام شیرینە بەس کاتێک ئێمە ئەو خواردنەوە گازیانە ئەخۆینەوە ئەوە پێچی ناو دەممان واتە ترشی ناو دەممان ڕێژەکەی کەم ئەکات و کە ئەمە ژینگەیەکی زۆر لەبارە بێ بۆ بەکتریاکان و ڕێژەکەیان زیە ئەکات واکە دانەکانمان کلۆر بن و هەروەها دانەکانمان کون بن و تووشی ئازارمان بکات و بێگومان بۆیە پێویستە کە ڕێژێکی زۆر کەم لە خواردنەوە گازیانە بخۆینەوە هەروەها شیرینی و نوقڵش بە هەمان شێوە بە تایبەت نوقڵ ئەزانن بۆ لەبەرەوەی نوقڵ کاتێکی زۆرتری ئەوێ لە دەما تا ئەتوێتەوە ئەم کاتەش بەکتریاکان سوودی لێوەرەگرن و بە ئیسراحەتی خۆیان کاتەکە بەکارهێنن تاکو نوقڵەکە بتوێتەوە و مەشواکە کە ناودەمان بە بەردەوامی ژینگەیەکی لەبار بێ بۆ گەشەسەندنی بەکتریاکان و کلۆربوونی دانەکانمان. بڕگێکی تر هەیە کە زۆر گرنگە و نابێت لە بیرمان بچێت نەک تەنها بۆ ڕۆژانی جەژن بووکو بۆ ڕۆژەکانی دواتریش ئەویش ئەوەیە بێ پاک و خاوێن بین. پاک و خاوێن بە واتای چی؟ بە واتای ئەوەی کە ئەبێت جلو بەرگەکانمان و کەل و پەلەکانمان بەردەوام پارێزراو بن و دوور بوون لە پیسی و لە چەوری و لە میکرۆب لەبەرەوەی ئێمە بۆ نمونە دوای ناخواردن کاتێ نانەخۆین دەستمان چەورە بێ یا نوقڵەگە خۆین دەستمان شیرینە بێت یاخود ئەچینە دەرەوە بۆ یاریکردن دەستمان میکرۆبی پێوە ئەبێت و نابێت بەم دەستانەوە دەست بین لە کەل و پەلەکانمان و لە جلو بەرگەکانمان لەبەرەوەی ئەوانش پیسە بن و هەروەها بیرمان نەچێت ڕێژەی میکرۆب لە هالینا زۆرە بۆیە ئەبێ بە بەردەوامی دەستەکانمان بە ئاو و سابوون و بە ئاو شامپۆ بشۆین پێش ئەوەی کە شت بخۆین و پاش هەموو هاتنە دەرەوەیەک لە تەوالێت هەروەها پاش گەڕانەوە بۆ ماڵەوە پاش یاریکردن پاش نوقڵ خواردن پاش هەموو ئەم چالاکیانە پێویستە دەستەکانمان خاوێن ڕابگرین لە پێناو خاوێنی جلوبەرگ و کەلوپەلەکانمان. دایک و باوکە خۆشەویستەکان ئەم بڕگەم تایبەت بە ئێوەیە بە تایبەت لە ڕۆژانی جەژن وەکوەزانن کە مناڵەکان زۆر حەزیان لە شیرینی و زۆر دڵیان خۆشە بێت بە خواردنەوە گازەکان و بە شیرینەکان بەڵام بێگومان تەندروستی مناڵەکەی ئێوە تا ڕادێک لە دەستی ئێوەیە و ئێوە ئەتوانین کە پرۆگرامێک و کە بەرنامێکی تایبەتیان بۆ دانێن تایبەت بە شیرینی خواردن و بە ئاگاداری تەندروستی ئەوان گرنگترین شت ئەوەیە کە دایک و باوک ئەبێ خۆیان پێڕەوی شتە باشەکان بکەن لە بەرەوەک و ئەزانین مناڵ چاو لە دایک و باوک و چاو لە گەورەکان ئەکات بۆیە گرنگترین شتەوەیە کە خۆت شتەکان پەیڕۆ بکەیت و ئینجا مناڵەکەش چاو لە تۆ ئەکات
کاتە مناڵەکەت ڕێژێکی زۆر لە نوقڵ و شیرینی کۆ کردوتەوە هەوڵ بە قەنەعەت بە مناڵەکەت کەی کە ئەم ڕێژە نوقڵ و ئەم شیرینیە ئاڵ و گۆڕی پێ بکەیت بە یاریەک یاخود بە کەلوپەلێکی قوتابخانە کە مناڵەکەت حەزیلێتی و سوودمەندە بێ مناڵەکەت واتە دانیشێنە و مناڵەکە قسەی بۆ بکە و بڵێ ئەمە باشترە ئەم کەلوپەلە یاخود ئەم یاریە حەزت لە چییە با ئەوەت بۆ بکەم لە بری ئەوەی یەک ئەلاگە نوقڵ بێتە دەست مناڵەکەت و تووشی زەرەر بێت. ئەگەر مناڵەکە قەنەعەتی نەکرد بێگومان ئەبێ مناڵەکە ڕەزامەندی خۆی دەرببڕێت و خاوەن بڕیاری خۆی بێت ئەگەر مناڵەکە قەنەعەتی نەکرد ئەوە ئەم بڕە شیرینی و ئەم بڕە نوقڵە لە شوێنێکی ساردی وەکو بە فرگر بۆ هەڵگرە و هەروها ماوەی درێژ بڕێکی کەمی بەرە. ئەمە واکات کە مناڵەکەت لە ڕووی جستەیەوە تەندروست بێت و بە دوور بێت لە زیانەکانی زۆر شیرینی خواردن هەروها ئەمە واکە کە مناڵەکەت ڕێز و بەهای ئەو شتەی لابێت کە لەبەر دەستایە. بە هیوام مناڵی هەمووتان سەلامەت و لەشساغ بێت. گوڵە جوانەکان من لەم بەرنامەیە هاتمە کۆتایی بەرنامەکە و بە هیوام ئێوەی گوڵ گوێڕایەڵی ئەو ئامۆژگاریانە بن کە پێم وتن ئەبێ لە ڕۆژانی جەژن و لە دوای شاپەیڕەوی بکەن بۆ ئەوەی خاوەنی تەندروستێکی باش و لەشساغێکی باش بن. بیرتان نەچێت من لە مۆدا لە ماوەی مناڵان بەرنامێکی تایبەتمە بێت بە لەشساغی و تەندروستی ئێوەش بینەرم بن و بۆ ئەوەی سوودمەند بن و زۆرترین زانیاری وەرگن و هەروەها لەشساغیش بن تا بەرنامەیەکی تر بە هیوای یەکتر بینینەوە ئاگاتان لە خۆتان بێ کاتێکی خۆش.